ساڵی 1940 لەلایەن هونەرمەند مارتڵ لانگسدۆرفەوە دیت کاتژمێری قیامەت. ئەمە کاتژمێری قیامەتە. ساڵی 1940 لەلایەن هونەرمەند مارتڵ لانگسدۆرفەوە دیزاین کراوە. ڕێکخراوی زانستی بوڵێتن کاتژمێرەکە بەکاردێنێت بۆ ئەوی پێمان بڵێت کە تا نیوە شەو چەندە کاتمان ماوە. نیوە شەو لێرەدا دوو واتای هەیە. یەکەمیان کۆتا جەنگی ئەتۆمی پێش ڕۆژی قیامەت، دووەمیان کۆتایی مرۆڤایەتی. کانونی دووەمی 2017 زاناکانی ڕێکخراوی بوڵێتن ئاشکرایان کرد. کاتژمێرەکە 30 چرکە نزیکتر بووەتەوە لە کۆتایی. ئەو کارەکەشیان گەڕاندەوە بۆ گۆڕانی کەشوهەوا، هێرشی ئەلیکترۆنی، چەکی ئەتۆمی. دۆناڵد ترامپ لە کاتی ڕاگەیاندنی ئەم بابەتە ڕیچل برۆنسۆن بەڕێوبەری ڕێکخراوەکە باسی لەوە کرد. دوو نیگەرانی هەن کە لەسەر و هەمویانەوە. یەکەمیان هەڵوێستی کەمتەرخەمی و سەرشێتانەیە کە لە جیهاندا هەیە، بەتایبەت لە ئەمریکا لە میانە و دوای هەڵبژاردنی سەرۆکایەتیدا. دووەمیان زیادبوونی پشتگوێخستنی شارەزایی زانستیە. لە دەیان ساڵی ڕابردوودا جەنگی سارد و پێکدادانەکان کاریگەریان لەسەر کاتژمێرەکە دروست کردووە، بەڵام پشتگوێخستنی شارەزایی زانستی لەلایەن سەرکردە پۆپۆلیستەکان سەرۆکی ئەمریکا بە نمونە زیادی کردووە. نوێترین گۆڕانکاری لە کاتژمێرەکەدا کەمترینە لە مێژوویدا. بەواتایەکی دیکە ئێستا گەیشتن بە نیوە شەو شتێکی حەتمی نییە، کەواتە کاتژمێری قیامەت تا چەند وردە یان بۆچی سەرەتا دروست کرا. کاتژمێری قیامەت بۆ یەکەم جار وەک گرافیکێک لە ڕووپەڕی یەکەم گۆڤاری بوڵێتنی زانستی بڵاوکرایەوە. هونەرمەند مارتڵ لانگسدۆرف لەگەڵ ئەلیساندەر لانگسدۆرفی زانە هاوسەرگیری کرد. هاوسەرەکەی مارتڵ لەگەڵ چەند زانایەکی دیکەدا 2 ساڵ پێشتر بوڵێتنیان دامەزراند. هەستیان بە بەرپرسیارەتی دەکرد. ڕایگشتیان لەو کارە ساتانە ئاگادار کردەوە کە ئەگەری هەیە بەدەستی خۆیان بیان خۆکێنن. بۆ یەکەم جار بۆمبی ئەتۆمی لە ساڵی 1945دا بەکارات. 130,000 کەسی لە هەردوو شاری هێرۆشیما و ناکازاکی ژاپۆن کوشت. کاتژمێری قیامەت بە جۆرێک دروست کراوە کاتەکەی نزیکە لە کاتژمێری سفر. بە جۆرێک تەنیا 7 خولەکی ماوە بۆ نیوە شەو. کاتژمێرەکە هەروە بە ئاسایی دروست کرا. لانگسدۆرف کاتەکەی بە باش زانی، هەر بۆیە گرافیکەکەی مارتڵ بوو بە کاتژمێری قیامەت و دواتر گیان وەک هێمایەک بۆ مەترسی کۆتا شەڕی ئەتۆمی یان شەڕی پێش قیامەت ناساندیان. لە دوای 1947ەوە کاتێک هەست بە مەترسی جدی و گۆڕانکاری دەکرێت، ڕێکخراوی بوڵەتن ڕووکاری کاتژمێرەکە پیشان دەداتەوە ئەگەر پێشتر تەنیا بۆ چەکی ئەتۆمی بوو بێت. ئێستا بۆ گۆڕانی کەشوهەوا و چەکی بایۆلۆجی و هێرشی ئەلیکترۆنیش بەکاری دەهێنن. وا دیارە قیامەت زۆر لێمان نزیک بۆتەوە، بەڵام کاتی سەر ئەم کاتژمێرە ئاوێنەی کاتی ڕاستەقینە نییە. ساڵی 1949 بوڵێتن کاتژمێرەکەیان دەستکاری کرد بە جۆرێک تەنیا 3 خولەکی مابوو بۆ نیوە شەو. ئەوەش بەهۆی تاقیکردنەوە ئەتۆمیەکەی یەکێتی سۆڤێت. ترۆمان ڕایگەیان رووسیا نهێنی چەکی ئەتۆمی لایە، بەڵام ساڵی 1953 کاتژمێرەکە دووبارە دەستکاری کرا بە جۆرێک 2 خولەکی مابوو بۆ نیوە شەو، چونکە لەو کاتەدا ئەمریکا بۆمبی هایدرۆجینی گەشە پێدەدا. بەڵام 10 ساڵ دواتر کاتژمێرەکە 12 خولەک لە نیوە شەو دوور خرایەوە، چونکە ئەمریکا و یەکێتی سۆڤێت کۆتاییان بە تاقیکردنەوە ئەتۆمیەکانیان هێنا. ڕێکەوتنێکی گرنگ لە ساڵی 1963 ڕۆژهەڵات و ڕۆژاوە تاقیکردنەوەی چەکی ئەتۆمیان لە بەرگە هەوای زەویدا قەدەغە کرد، کات لە کاتژمێرەکەدا چەندین جار گۆڕانی بەسەردا هات. ساڵی 1968 بەوەی شەڕی ڤێتنامەوە کاتەکەی گۆڕدرا بە 7 خولەک پێش نیوە شەو. ئاشان لە ساڵی 1972 بەهۆی پەیماننامەی استراتیژی سنووردارکردنی چەکەوە جارێکی تر گۆڕدرا بە 10 خولەک پێش نیوە شەو. ئەمە ڕێکەوتنێک نییە کە گەرانتی هەڵەنگرساندنی جەنگ بکات، بەڵام ئەمە سەرەتای پرۆسەیەکە کە زۆر گرنگە. ساڵی 1974 بەهۆی ئاڵۆزیەکانی ئەمریکا و یەکێتی سۆڤێت لە میانی جەنگی ساردا کاتژمێرەکە 3 خولەک لە نیوە شەو نزیکرایەوە. هیچ یەکێک لەو 4 جەنگەی لە ژیانماندا ڕوویاندا بەهۆی ئەوە نەبوو کە ئێمە زۆر بەهێزین. ئەوە لاوازیەکەوە لە دوژمنی سەرکەش دەکات هەڵە لە بڕیارداندا بکات. ساڵی 1991 و لە دوای کۆتایی هاتنی جەنگی سارد کاتژمێرەکە
17 خولەک لە نیوە شەو دوور خرایەوە لەسەر هەر پرسێک ڕێکەوتبین یان نا هەڵوێستی ڕاشکاوانە و ئاشکرا خواستێکە کە نەک تەنیا تێگەیشتن هەیە بۆی بەڵکو بۆ بودنیاندانی چەندین پردی پێکەوە بەستنە لە هەر بارودۆخێکدا ڕووداوێکی مەترسیدار گۆڕانکاری بەسەر کاژمێرەکەدا هێناوە و نزیک یان دووری خستۆتەوە لە نیوە شەو بەڵام ساڵی 2017 یەکەم جار بوو لە دوای جەنگی ساردەوە کە ڕێکخراوی بڵێتن نیگەرانی قوڵیان نیشاندا لەباری هەڵوێستەکانی سەرۆکێکی ئەمریکاوە لەسەر زانست و چەکی ئەتۆمی بێژەم و شتێک ناتەوێت بڵیت کە هەموو بژاردەیە گوەلانێ چونکە ئەگەر وا بکەیت تۆ گفتوگۆکەرێکی خراپیت تەنیا ئەتۆمی سیرکە چەکی ئەتۆمی دەبێت لە دەرەوەی بژاردەکان بێت بەڵام ئایا کاتێک دێت کە دەتوانرێت بەکاربێنرێت لەوانەیە هەرچەندە دیمەنەکان ترسێنەرن دەبێت لە بیرمان بێت کە کاتی سەرکاژمێرەکە بەڕاستی دەیەوێت چی پیشان بدات هێشتا قیامەت نهاتووە جگە لەوەش لەم کاژمێرەدا دەتوانین کات بگەڕێنینەوە دواوە